دوای تێپەڕبوونی نزیکی یەک مانگ بەسەر ئاڵۆزیەکانی 16 ئۆکتۆبەردا تا ئێستا پرۆسی سیاسی لە کەرکووک دووسەری چەقبەست ناتووە و هۆکاری ئەمەش بۆ دەگەڕێتەوە کە ڕێگری هەیە لە بەردەم کارەبوونەوەی ئەنجومەنی پارێزگا و هەڵبژاردننی پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک. کەم تەرخەمێکە لە لایەنی کوردی وایە یەکەم لایەنی کوردی با دەستی شانشی کەم لایەنی کوردی کێە لایەنی کوردی ئەنجومەنی لیستی برایەتیە لە کەرکووک کە لیستی برایەتی تا ئێستاکان نتوانێت کۆب بێتەوە نتوانێت بێت ئەلێرە بڕوارێکی چارنووساز بدات هیچ نەبێت ینی پۆستی پارێزگار بگەڕێنێتەوە ئەیتر ئێمە لەوێەوە ئەتوانین بیش و کارەکانمان بکەین ئەتوانین حاڵەتێکی دەرونی باشیش ببەخشین و ئەو دڵڕاوچەی لە ناو کوردیشا هەیە نەیهێڵین ئێستاکە حاڵەتی درست وەکەوە کورد بە تەواوەتی تەحمیش کراوە کورد لە ڕووی ینی لە واجهەی سیاسی کەرکووکان نەماوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڕاستی ئێستاکە ئەرکێکی مێژوویان لەسەر لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەم ماوەی بەسەر شاری کەرکووک تێپەڕیەوە تاکو ئێستا بەداخۆ هەندێک لایەن تا ئێستا هەڵوێستیان ڕوونێ لەسەر ئەوەی کە جارێککە هەوڵدەنەوە کۆبنەوەی لیستی برایەتی دروستکەن بۆ ئەوی پارێزگارێکی نوێی کورد لە شارەکەی دەستنیشانکەن. خەمخۆری بۆ ئەم شارە لێوە سەرچاوگرێت بەبێت تۆ نابێت هیچ بەرجێکت هەبێت بۆ گەڕانەوە یان لە دەروی شارما بێتەوە کە بتوانانی بۆی بێتەوە خەباتی خۆجارێکە بکەیتەوە لەم شارەیە لە پێنای ئەوەی دەستشانی پارێزگاریشی کورد بکەین چونکە بەڕاستی قۆناغە گۆڕاوە ئێمە بمانی نەمانێەوە حقەت هەندی حقەت هاتتە پێشەوە دەبێت لەبەر ڕۆشنای ئەو حقاتانە تەعاملکەین. ئەندامێکی لیستی برایەتی کەرکووکیش هۆکاری کارانەبوونەوەی ئەنجومەنی پارێزگا بۆ بۆشایی دەری دەجێڕێتەوە و ڕاشی دەگەیەنێت بە ڕێنمایی لایەنێکی سیاسی کوردستانی بەشێک لە ئەندامانی لیستی برایەتی کەرکووک بۆ شارەکە نەگەڕاونەتەوە. ئەوەی کە ئەمڕۆکە ئەگوزارێت لە کەرکووکە دەرکەوت کە هەڵوێستە سیاسیەکان چۆنە هەڵوێستە حیزبیەکانیان چۆنە لەبەرەوەی کە جاران باسی مەسەلەی کوردیانەکرد و باسی کەرکووکیانەکرد و باسی ئەویانەکرد دەرکەوت وانە شەڕەکە هەمووی لەسەر نەود بووە شەڕەکە لەسەر خاک نەبووە شەڕەکە لەسەر ئینسانی سەر خاکەکە نەبووە بەڵکو لەسەر ئەو مەسئلەن اقتصادیە بووە کە چۆن خۆیانی پێ دەوڵەمەکەن چۆن خۆیانی پێ بژێنن چۆن بینێرە دەرەوە چۆن عیلاقە لەگەڵ دەرەوە ببەستن لە ڕێگای ئەو بۆ ڕێنەوتانەوە کە نەوتی پیاڕە ئەمە یەکێکە لەو بابەتانەی کەوا ئەمڕۆکە کەرکووک نەوتەکانیان تەسلیم کرد بیرەکانی هاڤانە و بای حەسەن و ئەوانەیان تەسلیم کرد ئێتر دەستیان لە کەرکووک هەڵگرد و کەرکووکیان پێویست نییە ئەوان خەڵکی کەرکووکیان بۆ چیە خاکی کەرکووکیان بۆ چێ بێنەوتەک لەبەرەوەی ئەمانە مەسئلەیەکی سیاسیە و مەسئلەیەکی حیاتی بۆ خۆیانە بۆ حیزبەکەی خۆیانە ئەگەر ئەوان لە بەرژەوەندی خەڵکی کەرکووک بوونە ئەوە نوێنەرەکانیان هەمووی لە کەرکووک وایە شامبەشانی نوێنەرەکانی تر دەستیان بەکار و چالاکی سیاسی بکردایە و دیفاعێکی بێپایانیان لە کەرکووک کردایە. وەک چاودێرانی سیاسی شاماژەی بۆ دەکەن مانەوەی دۆخی سیاسی کەرکووک بەو چەقبەستووی ئێستای کاریگەری نەرێنی لەسەر سارنووسی پارێزگاکە دەبێت و لە ئێستاشدا دۆخێکی دەرونی ناهەمواری بۆ دانیشتوانی کەرکووک دروست کردووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.